سێ مانگ بەسەر ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر تێدەپەڕێت، بەڵام تا ئێستا حزبەکانی دەسەڵات لە بەردەوامیدان بە ململانی سیاسی و قوڵکردنەوەی زیاتری ناکۆچیەکانیان. یەکێتی لە کەرکووک پارتی بەوە تۆمەتبار دەکات کە سیاسەتی دووفاخی دەکات و یەکێتی بە خیانەتکاری ڕووداوەکان دەزانێت. یەکێتی دەشڵێت ئێمە نەبووین چوونە سەر دەبابەی دوژمن دژی میلەتەکەمان. لە بەرامبەردا پارتی دەڵێت ئەوان ئامادەنین بگەڕێنەوە ژێر دەسەڵاتی حەشتی شەعبی و یەکێتیش بە بەرپرسیار دەزانن لە دروستکردنی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر. من پێم وایە پارتی یاریشی دووفاقیەکە لە سەرەتاوە لەگەڵ ئێمە زۆر بەجددیە باسیێوانێک کەمومان بە یەک لیست بین و کەرکووک لەگەڵ ناوچەکانی کە هەمومان هەوڵ بدەین بە یەک لیست لە بەشداری انتخابات بکەین زۆر جددی بوون. دوایەوەی کە ئێمە نامەی ڕسمیمان بۆ ناردن ئەوان ئستعدادی خۆیان دەربڕی وتیان ئێمە دێین بەشداری کۆبوونەوەکانەکەین هەوڵی دێن پێکەوە پارێزگاری کەرکووک دابنین. بەڵام دوا جار دیار بووەوە بەداخەوە مراوەغەیەکی خراپ بوو بەتایبەت بۆ کەرکووک. دوای چەندین کۆبوونەوە ئاخر جار کە 15 مانگ وعدوا بوو ئێمە کۆبینەوە لە قەرهەنجیر هەموو حیزبە کوردستانیەکان لەبەر حورمەتی ئەوان وتمان کۆبوونەوەکە بینە قەرهەنجیر. تەلەفۆنیان بۆ من کرد 24 ساعت تاخیرمان کرد لەبەرەوەی ئەوان ئامادە نەبوون وتیان کۆبوونەوەی سەرکردایەتیمان هەیە. دوێنێ بە ڕسمی ڕایەنگەیان کە ئەوان لە هەموو ئەم ناوچانە کە پێڵێن ناوچەی کوردستانی بە حسابی ئەوان داگیر کراوە ئەوان بایکۆتی هەڵبژاردنەکەن. ئێمە لە ئەوڵەوە وتومانە کەرکووک داگیر کراوە. کەرکووک لە ژێر چەکمەی حەشت و جێیشی عێراقیە. ئێستا حکم بەدەستی سوڵتەی مەدەنی نییە، حکم بەدەستی سوڵتەی عەسکەری و حەشتی شەعبیە. بۆیە ئێمە ئامادە نین بەو شێوەیە بڕۆینە ژێر ئەو دەسەڵاتە بە هیچ شێوەیەک. دواتر برادەرانی یەکێتی خۆیان لە کەرکووک کەمێننەوە، خۆیان لە کەرکووک کەمێننەوە. بەس من ئەو پرسیارە لەوانەکەم ئەوان لە کەرکووک بۆ نامێننەوە چونکە تەئمین نین لە ژیانی خۆیان، هەر لە مەسئول مەڵبەندیانەوە هەر لە مەسئولی ئەوەیانەوە هی ئەنجومەنیانەوە لە برادرانی ئەنجومەنیان هەر هەمووی سەعات 10-11 هەندێ ڕۆژ ئەوش هەندێ ڕۆژ دێنە کەرکووک و ئەگەڕێنەوە بۆ سلێمانی بۆ نامێننەوە ناو کەرکووک. لە 16 ئۆکتۆبەری ساڵی ڕابردوو لە ئەنجامی ڕەفراندۆم لە سنووری ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم حکوومەتی عێراق بڕیاریدا سەرجەم ئەو ناوچانە بخاتە ژێر دەسەڵاتی خۆی. دەسەڵاتدارانی هەرێمیش بەبێ بەرگری سەرجەم ئەو ناوچە جێن ناکۆکانەیان بەدەستەوەدا. بەرپرسێکی کۆمەڵی ئیسلامیش دەڵێت حزبەکانی دەسەڵات وانەیان لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر وەرنەگرتووە، هەر بۆیە ئێستاشی لەگەڵ بێت خەریکی ململانەی سیاسین و بەهۆیەوە بارودۆخی کورد بەم ڕۆژە گەیشتووە. دیارە ئەوەی کە ئێستا خەڵکی نیگەران کردووە ئەوەیە کە کورد نەیتوانی لەم سنوورە بە حەقە دەرس لە 16 ئۆکتۆبەر وەربگرێ. ئێستاش حکوومەتی عێراقی پێم وایە بە منطقی هێز لەگەڵ ئەم ناوچانە قسە دەکە کە بەڕاستی دەسەڵاتێکی عەسکەریە و سەبەبەکەش کورد خۆیەتی بەڕاستی، چونکە لیستی برایەتی لە شاری کەرکووک نەیانتوانی کۆ ببنەوە ڕاستەخۆ پارێزگارێک بۆ کەرکووک دابنێن و هەر ئەو منافەسە حیزبیە تەسەکبینیە بوو لە شاری کەرکووکە کەوای کرد دەردمان بگاتە ئەم ڕۆژە و لیستی کوردستانیش لە کەرکووکە هەڵبۆشێتەوە کە ئێستا پارتی تاگلانە بڕیاری داوەکە لە ناوچە جێناکۆکان بەژاری هەڵبژاردنەکان نەکا کە ئەمش بەڕاستی خۆی لە خۆیە جێگەی پرسیارە. لە دوای ساڵی 2003 و گەڕانەوەی کورد بۆ ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان هەموو هەوڵێکی کورد ڕێگری بوو لە نەگواستنەوەی ئەزمموی نەخوازراوی حەزبایەتی لە هەرێمەوە بۆ ئەو ناوچانە. بەڵام پارتی و یەکێتی لە کەرکووکیش بە درێژایی 14 ساڵ نەیان توانی بارودۆخێک بخۆڵخێنن کە خەڵکی شارەکە ئاوات بە سەردەمی دەسەڵاتی ئەوان بخوازێ. بە پێچەوانەوە ئێستا کوردی ئەو ناوچانە لە هەرێم بێهیوا بوون و هەموو ئومێدێکیان لە سەر بەغداد هەڵچنیوە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.